بۆچی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق دواخرا؟ دوجار مشتومڕی لایەنەکان بۆ دواخستنی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق بوونە ڕاستی و ئەنجومەنی وەزیرانی عێراق بە فەرمی بۆ چەند مانگێکی دیکە هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی دواخست. دواخستنی هەڵبژاردنەکان بۆ 10 ئۆکتۆبەری ئەم ساڵ دوای داوایەکی کۆمسیۆن دێت کە داوای کردبوو هەڵبژاردن بۆ 16 ئۆکتۆبەر دوا بخرێت تاوەکو زیاتر خۆی ئامادە بکات و حکوومەت مۆڵەتی زیاتر بداتە کۆمسیۆن. لە دوای سەری ساڵی نوێەوە مانۆڕی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بۆ دواخستنی هەڵبژاردنە پێشوەختە بڕیار لێدراوەکە زیاتر بوو، هەرچەندە داوای دواخستنی لەلایەن کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە بوو، بەڵام زۆربەی لایەنەکان لەگەڵ دواخستنی هەڵبژاردنەکە بوون و چەند هۆکار و پاڵنەرێکیشە بوون تاوەکو هەڵبژاردن دوا بخرێت. ئێستادا سەرۆکوەزیران و سەرۆکۆماری عێراق سوورن لەسەرەوەی کە هەڵبژاردنێکی پاک و بێگرد و دوور لە ساختەکاری ئەنجام بدرێت و چەند جارێکیش لە کۆبوونەوەیان لەگەڵ شاندەبیانی و ناوخۆیەکان ئەو پەیامەیان دووپات کردوتەوە. لای خۆیەوە عەبدولحوسێن هنداوی ڕاوێژکاری مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری هەڵبژاردن ڕایگەیاندووە. کۆمەڵگەی نێودەوڵەتی ئامادەی خۆی نیشانداوە بۆ پشتگیریکردن لە هەڵبژاردنەکان لە بواری چاودێریدا. ڕاوێژکارەکەی کازمی ئاماژەی بەوەش کردووە دواخستنی وادەی هەڵبژاردن دوای ئەوە دێت. هەندێک هێز و لایەن بەرهەڵستیان کردووە و داوایان کردووە پێداچوونەوە بە ماوەی ڕۆژی تۆمارکردنی قەوارە و هاوپەیمانێتیەکاندا بکرێت بۆ ئەوەی چانسی گەورەتریان هەبێت. لەلایەکی دیکەشەوە ڕۆژنامەی شەرق لەوسەتی لەندەنی لە راپۆرتێکدا لەبارەی هۆکاری دواخستنی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق بڵاوی کردوتەوە. لە کۆبوونەوەی چوار سەرۆکایەتیەکە فایق زەیدان سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراق داوای کردووە وادەیەکی واقعی بۆ هەڵبژاردنەکان دیاری بکرێت. راپۆرتەکە وەشی خستۆتە ڕوو سەرباری پابەندی حکوومەت بە سازکردنی هەڵبژاردننی پێشوەختەوە لە وادەی دیاریکراودا، بەڵام زۆر لەمپەر و ڕێگری هونەری و یاسایی هەبوون. لە بەردەم وادەی دیاریکراودا بەشێکیشی پەیوەندی با کۆمسیۆنەوە هەبوو کە دادوەرەکان بەڕێوەی دەبن لە ئێسادا و لەلایەن دەسەڵاتی دادوەریەوە پاڵێوراون. راپۆرتەکەی شەرق لەوسەتی لەندەنی ئاماژەی بەوەش کردووە سەربوونی دادگای فیدراڵی بەهۆی خانەنشینبوونی ئەندامانیەوە لەمپەڕێکی سەرەکی دواخستنی هەڵبژاردن بووە و پەسەندکردنی یاسای دادگاکەش پێویستی بە دوو لە سەرسەی دەنگی پەرلەمان هەیە. ئەوەش لە سایی ململانەی لیستەکاندا ئاسان نییە. ئەگەریش تا 4 مانگی دیکە ئەو یاسایە پەسەند نەکرێت ئەوە سازکردنی هەڵبژاردن مەحاڵە، چونکە دەستور بەمەرجی گرتووە دادگای فیدراڵی ئەنجامەکان پەسەند بکات. ڕۆژنامەکە زیاتر لەو بارەیەوە ئاشکرای کردووە یەکێکی دیکە لە گرفتەکانی بەردەم هەڵبژاردن پەیوەستە بە ئامادەیی پەرلەمان بۆ هەڵوەشانەوەی خۆی 2 مانگ بەر لە هەڵبژاردنەکان بەپێی مادەی 64 دەستور. ئەمە ژەنگاوێکی ئاسان نییە، چونکە پەرلەمانتاران ئامادەنین دەستبەرداری ئیمتیازاتی خۆیان بن. لای خۆشیەوە مستەفا کازمی لەبارەی دواخستنی وادەی هەڵبژاردننی پێشوەختە دڵنیایی دەدات لە ئەنجامدانی هەڵبژاردن و دەڵێت هەموو توانایەکمان خستوەتە گەڕ بۆ پشتگیری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان. سەبارەت بە پێشنیازەکەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بۆ دواخستنی هەڵبژاردن وتی ئەوەی پێشکەش کراوە لەلایەن کۆمسیۆنەوە درێژکردنەوەی ماوەی خۆکاندیدکردن و پێدانی دەرفەتێکی زیاترە بۆ تەواوی ئامادەکاریەکانی پرۆسەکە بە باشترین شێوە. ئەوە ژواتای لادان نییە لە بنەمای هەڵبژاردننی پێشوەختە سازشی لەسەر ناکەین، چونکە داواکاریەکی جەماوەریە و مەرجەعیەت پاڵپشتی دەکات و بەشێکە لە بەرنامەی حکومی. ئاوکات لە کاردانەوەی دواخستنی هەڵبژاردننی پێشوەختە موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاند ڕێگە نادەین جارێکی دیکە هەڵبژاردنەکان دوا بخرێت و لەم ماوەیەشدا پێویستە هەمووان بە ڕوحێکی نیشتیمانیانەوە کار بکەن بۆ سەرخستنی و تەواوکردنی بە شێوەیەکی سەرکەوتوانە. بە جۆرە یاسای هەڵبژاردن عێراق 83 بازنەی هەڵبژاردن دەبێت و 15 ملیۆن کەس مافی دەنگدانی هەیە و تا ئێستاش لە 160 هاوڵاتیان کارتی دەنگدانیان وەرگرتووەتەوە. هەروەها تا ئێستا ژمارەی ئەو هاوپەیمانەتیانەی کە تۆمار کراون لە کۆمسیۆن گەیشتووەتە 6 هاوپەیمانەتی و 438 پارت داوای تۆمارکردنیان کردووە. هەروەها 230 پارت تۆمار کراوە و 67 حیزبی نوێژ هاتوونەتە گۆڕەپانەکە و پێدەچێت هەڵبژاردننی ئەم جارە ژمارەی قەوارەکان لە ژمارەی کورسیەکانی پەرلەمان زیاتر بێت.